زۆر کات ئەبینین کە بەشێک لە نووسەران یاخود ئەو کەسانی کە هەندێک جار بابەتەکان یاخود ڕۆمان و چیرۆکیش ئەنووسنەوە زۆر کاتەری ئەوە ئەخۆزنەوەکە چۆن بتوانن بیرەوەریەکانی ژیانی خۆیان بنووسنەوە. دیارە لە تەواوی جیهانە ئێستامە بابەتێکە بەشێک لە کەسایەتی هەرە دیارە جیهانیەکانیش کاری لەسەرەکەن. بێگومان نووسەر و ڕۆژنامەنووس برایم محەدین عارف یەکێکە لە نووسەرە دیارەکان کە خاوەنی چەندین کتێبی زۆر تایبەت و ناوازە و جوانە کە پێشکەش با کتێبخانەی کوردی کردووە. دیارە لە ئێستا بەشێک لە قۆناغی ژیانی خۆی نووسیوەتەوە، ئەویش بە شێوەی بیرەوەریە. هەندێک کات بیرەوەریەکان بە شێوازێک ئەنووسرێنەوە کە کارکتەرەکانی بڵین جگە لە پاڵەوان کە نووسەر خۆیەتی هەندێک کات هەیە تەواوی بابەتەکان باڕاست و دروستی ئەنووسێتەوە و تەواوی بابەتانی کە پێویستن کە مێژوو جارێکی تر بە دروستی قسە و باسییان لەسەر بکاتەوە لە نێو کتێبەکە بوونیانەیە. هەندێک کاتیشەیە لە ڕێی دانانی چەند پیتێکەوە باز لە کەسایەتیەکانەکرێ. بگومان بڵین نووسینەوەی بیرەوەریەکان تاموجێژی تایبەت بەخۆیە لە بەروی تەواوی ڕووداوەکان ڕاستین و مێژوویەکی ڕاست و دروست ئەنووسنەوە. لە ئێستا شایەکێک لە نووسەرە هەرە دیارەکان کە ئەویش زۆر بەڕێز برایم محەدین عارفە لەژێر ناوچانی چمکێک لە بیرەوەری. دیارە بیرەوەریەکان لە ساڵی 1970 تاوەکو 1992 چیرۆکی ژیانی ئەم نووسەرە نووسراوەتەوە. ئێواری ئەمڕۆ سێشەممە بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەران و ڕۆشنبیران کۆڕی ناساندن و بڵاوکردنەوە بۆ کتێبی چمکێک لە بیرەوەری ساڵانی 1975 تا ساڵی 1992 بۆ نووسەر و ڕۆژنامەنووس برایم محەدین عارف ڕێکخرا. کتێبەکە بەشێکە لە بیرەوەریەکانی نووسەر و ڕۆژنامەنووس برایم محەدین عارف.